بەناوی دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری و گەشەکەدانی مرۆیی بەخێرهاتنێکی گەرمی جەنابی کونسڵی گشتی وڵاتی ئەرمینیا و بەڕێز قایمقامی قەزای ڕانیە و ئەو بەڕێزانە دەکەین کە لە پێشوازیدا ئامادە بوون. ئەمڕۆ بەڕێزیان سەردانی ئیدارەی ڕاپەڕین و پاشان دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری کرد کە تازە لەم ئۆفیسە تازەیە ئۆفیسی تازەی کراوەتەوە و تێیدا گفتوگۆمان کرد لەسەر هەشتمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان کە ساڵانە دامەزراوەی ڕایەڵ لە کوردستان ئەنجامی دەدا. گفتوگۆمان کرد لەسەرەوەی ئەمساڵ تیپی ئەرمینیا کە خاوەنی کلتور و هونەرێکی ڕەسەنن بەشداری فیستیڤاڵەکەمان بکەن. خۆشبەختانە لەم ساڵدا ئاستی بەشداری فیستیڤاڵەکە ئاستێکی نێودەوڵەتی فراوانی وەرگرتووە و لە ئێستاوە تیمەکەمان دەستی بە ئامادەسازی کردووە بۆی لە 16 مانگی نۆ بۆ ماوەی هەفتەیەک دەست بە هەشتمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان بکرێت. So this is my first official visit to this region and mainly to Rhino City. And first time I came here to this nice cultural center to see how we can bring our cultural ties more closer. And using this opportunity, I would like to say a word of appreciation to the director of this center for the invitation for Armenian folk group to come and to participate in the festival. And I hope that we will succeed it. And an Armenian national group will participate in this cultural event which will be organized in September. ئەمە یەکەم سەردانی ڕسمیمە بۆ ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و هاتوون بەوەی پەیوەندیەکانمان پەرە پێ بدەین و لە چوارچێوەی سەردانەکەشدا سەردانی سنتەری ڕایەڵمان کردووە کە ساڵانە فستیڤاڵ دەکاتن و چالاکی و کاری زۆریان هەبووە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. لەو نێوەندەشدا داوەتنامەیەکیان پێشکەشی من کردو بۆەوەی گروپێکی کەلتوری ئەم ساڵ بەشداری هەشتمین فستیڤاڵەکە بکاتن و ئێمە کاری لەسەر دەکەین و بۆەوەی بتوانین کەلتوری ئەرمینیا لە چوارچێوەی فستیڤاڵدا نیشان بدەین هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. Of course, I want to add something to my speech. I hope that Armenian folk group will participate, but anyhow, I wish these beautiful people working here in this cultural center all success. And it's my wish that next time when I will come, they will have a more big building with a very beautiful museum they have. And instead of 10 groups, I hope 20 or 25 or 30, 40 groups will participate in such a very interesting event, because in my understanding the best way to bring the nation closer is people-to-people contact through culture. So in this case I wish you all success in your future activities. دەڵێ دەمێجارێکتر دەستخۆشی و سپاسی ستافی ئەو ڕێکرا و ئەو سنتەرە بکەم کە ئەو کارە پیرۆزیان دەست پێ کردووەوە. هیوادارم کە جگە لە بەشداریکردنی گروپی ئەرمینیا ئەمە بتوانین ئەو پەیوەندیانە پەرە پێ بدەین و جارێکتر کە سەردانی ئەم سنتەرە بکەمەوە خاوەنی بینایەکی گەورەتر و خاوەنی شوێنێکی باشتر بن بۆ نیشاندانی ئەو ئەرشیفە دەوڵەمەندەی کە هەیەە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم کە دەزانم کە گرنگی لە یەکتر نزیکبوونەوەی کەلتوری وڵاتان زیاتر لە پەیوەندی نێوان تاکەکانی ئەو دوو کۆمەڵگایە هەیە و ئەمانش کارێکی وان دەست پێ کردو و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هیوادارم لە ساڵانی داهاتوو نەک تەنها 15-20 گروپەکان بەرزتر ببنەوە فستیڤاڵەکە فراوانتر بێت. سوپاسەنە.